سڵاو ئەم کاتتان باش ئازیزان و خۆشەویستانی بینەری بەرنامەی ڕۆژهەڵاتی نوێ. خۆشەویستان لە بەرنمەیەکی تری ڕۆژهەڵاتی نوێدا هاتینەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. لەم بەرنمەیەشماندا هەڵ دەدەین باسێک لە کاریگەریەکانی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا و بزوتنەوەی ئازادی خوازانەی گەلانی ئێران لەسەر یەکتر بکەین. دانوستانە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران کە زیاتر لە مانگێکە درێژەی هەیە کۆمەڵگەی جیهانی بۆ لای خۆی ڕاکێشاوە و تەفسیر و لێکدانەوەی جۆرا و جۆری بۆ دەکرێت. لە بەنامەی ئەمجارەی ڕۆژهەڵاتی نوێدا ئەم پرسە تێکەڵ بە دۆخی سیاسی نێوخۆی ئێران و بزوتنەوە ناڕەزایەتیەکانی گەلانی ئێران دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە نێوخۆی وڵات دەکەین و کاریگەریەک دوولایەنەکانی دۆخی خەڵک لە نێوخۆی وڵات و دانوستانەکانی تاران و واشنگتۆن دەخینە بەرباس. بۆ ئەم بابەتە میوانداری بەڕێز کاک مەیسەم مرادی کارناسی پەیوەندیە نێودەوڵەتیەکانمان کردو و هیوادارین کە ئێوەی بینەرانی بەڕێزیش تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. کاک مەیسەم ئەم کاتە و هەموو کاتێکت باش زۆر بەخێربێی بۆ بەرنامەی ڕۆژهەڵاتی نوێ. زۆر سپاس لاوڕێز بۆ بەڕێستان بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەشدا. زۆر سپاس. کاک مەیسەم ئەگەر لە سەرەتادا بزانین کە ئایا ئەساسەن ئەم دوو ڕەوتە واتە دانوستانەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی لەلایەک و فەزای نێوخۆی ئێران بە تایبەتی کە ئێمە زیاتر پرسی بزوتنەوە ناڕزایەتیەکانی خەڵکمان دژ بە ڕێژیم مەبەستە. ئایا کاریگەریان لەسەر یەکتر هەیە؟ بێگومان ئەوەی کە ئەگەر لە ڕوانگەی ئێرانەوە چاوی لێ بکەین هەوڵێکی سەرەکی هەبووە ساڵانێکی زۆرە بە تایبەت لە دوای ڕێکەوتنی پێشووی کە لەگەڵ ئەمریکادا هەیبوو دەیویست کە ئەو ڕێکەوتنە وەکو دەستکەوتێک نیشان بدات کە دۆخی ئابووری خەڵک باش دەکات و بەرەو پێشچوونێک دروست دەبێت. بەڵام واقعیەتەکە ئەوەیە کە لە ئێستاداوە ئەو ئەزمونەش ئەگەر لە بەرچاو بگرینەوە دەزانین کە نەیتوانیوە دەسەڵاتی ئێران نەیتوانیوە وەڵامدەری ویست و خواستەکانی خەڵک بێت واتە تا ئاستێکی زۆر نەیتوانیوە پاشەکشە بەو ویست و خواستانەی کە بۆ نمونە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەیەە یان بەشەکانی دیکە و نەتەوەکانی دیکە. لێرەدایەکە ئەگەر بە شێوەیەکی گشتی چاو لە بابەتەکە بکەین من پێم وایە کە پرسی دانوستان لە ئێستەدا ئێران هەوڵی سەرەکیەکەی بۆ ئەوەسە کە بتوانێت مانەوەی خۆی زیاتر پێم زۆگەر بکات واتە ڕێکەوتنێک کە بیهەوێت ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە دوای 7 ئۆکتۆبری 2023 هاتە پێشەوە ئێرانی پاشەکشە پێکرد پەردەپۆش بکات و بتوانێت ئێران تا ئاستێکی زۆر لەم قەیرانانە کە هەیە بۆ ماوەیەکی کاتیش بێت دەرباس بکات. بەڵام هاوکات ئێمە دەزانین کە خەڵک زۆر ناڕازیە ئێستا لە ڕوانگەی جیاوازەوە ئەکرێ هەڵسەنگاندنی بۆ بکرێ بۆ نمونە کورد لە پرسی نەتەوەی خۆیدا چاو لە بابەتەکە کە خەڵکی ئێران لە پرسی ئابووریەوە بۆ نمونە ئەوان ناڕەزایەتیان هەیە یان پرسی ئازادیەکان ئازادی تاکە کەسەکان لەم ئاراستەیەدا پێم وایە کە ناتوانێت ئێران ئەگەر ڕێکەوتنێکیش بکات پاشەکشە بۆ ویست و خواستانە بکات کە ئەو خەڵکە هەیەە لە ناوخۆدا. زۆر باشە کاک مەیسەم. دەبینین کە دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەردانەکەیدا بۆ وڵاتانی کەندا و تانەی لە ناکارامەبوونی کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێراندا کە لەگەڵ پێشکەوتنە ئابووری و ژینگەیەکانی عەرەبستان و وڵاتانی دیکەی عەرەبی مەقایسەکردن. لە بەرامبەردا خەمنەیش تووڕەبوونی خۆی لەم لێدوانانەی ترامپ دەربڕێەوە باسی چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکای لە ناوچەکەدا کرد. ئێمە دەزانین کە ئەم دەربڕینانە نابێ هی دوو وڵات بن کە لە دانوستانەکان و کە ئێستا حالیان لە دانوستان و توێژدان. پێتان وایە کە ترامپ بەم قسانەی دەیهەوێت لە کارتی لاوازبوونی ئێران لە نێوخۆ و ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە ڕێژیم کەڵک وەربگرێت؟ دانوستانی ئێستای ئێران و ئەمریکا لە دۆخێکی ناچاریدایە بۆ ئێران واتە ئێران هیچ ڕێگەیەک لە پێش خۆیان نابینێتەوە بۆی ڕۆشتۆتە ناو دۆخی دانوستانەوە کاتەکەی
بۆ ئێرانیەکان هیچ گونجاو نییە، بە دڵیان نییە، بەڵام ناچارن و هیچ ڕێگەیەک لە بەردەمیاندا نییە. هاوکات ئەو قسە و باسانەی کە هەبوو لە دوای سەردانەکەی دۆناڵد ترامپ و ناوچەکەی ئەمریکایەکان زۆریان پێ باشە کە لەم کاتێ ئێستادا کارتی زیاتریشیان بەدەستەوە بێ هەرچەند لایەنی دەستی باڵایان هەیە لە وتوێژەکاندا. ئێران پاشەکشەی پێکراوە، لاواز بووە لە دۆخی هەرێمی خۆیدا، لە ناوخۆ کێشە و گرفتی هەیە. ئەمریکایەکان زۆریان پێ باشە کە کارتی دیگەیان بەدەستەوە. یەک لەم کارتانە دەتوانێت کە خەڵکی ناڕازی لە ناوخۆ بێت لە چ لە ئێران و چ لە ڕۆژهەڵاتی کوردستان. کەواتە کاتێک باز لێ دەکات کە دۆناڵد ترامپ لەو ڕوانگەوە باز لێ دەکات کە خەڵکی ئێران دەیانتوانی ئەو یان ئێران دەیتوانی بەرەو پێشوونی هەبایە لەو بابەتانە، دەتوانێت لانی کەم لەو ڕوانگەش و چاوی لێ بکرێت کە پەیامێک بگەێنێت بە خەڵکی ناڕازی و بڵێت کە و بەدەسەڵاتیش بڵێت کە ئێمە تەنانەت دەتوانین لەم ڕێگەشەوە هانی خەڵکی ناوخۆ بدەین کە لە دژی ئەوان واتە کۆماری ئیسلامی بوەستنەوە. لەم حاڵەتەدا من پێم وایە کە وەڵامدانەوەی عەلی خامنەییش بۆ تووڕەیە دەگەڕێتەوە کە ئەو لە ڕوانگەی دەوڵەتەوە چاو لە بابەتەکەکە و هەست دەکات کە ئەمریکا و بەتایبەت دۆناڵد ترامپ خەریکە هانی خەڵک دەدا و وێنەیەک دروست دەکات لە وڵاتانی عەرەبی لە پێشکەوتن لە خۆشگوزەرانی لە بژیوی ژیانی باش کە لە ئێرانە ئەم وێنەیە بوونی نییە و ئەمە دەتوانێت کە کاریگەری هەبێت لەسەر بیرۆچوونی خەڵک. هاوکات بابەتێکی دیکە ئەوەیە کە لە ڕاستیدا باز لە دانوستان دەکرێت و دانیشتن کراوە، بەڵام واقعیەتەکە ئەوەیە خاڵی ناکۆک زۆر لە نێوانیاندا و هەر بۆیە بۆ ئاسانیش دەتوانن زۆر بە شێوەیەکی تند لە بەرابەر یەکتر تا قسە بکەن. هەر ئێستا کە قساکەین پێکەوە بەرپرسانی باڵای هەردوو لە بۆ نمونە ئەمریکایەکان باز لەوە دەکەن کە ئێران نابێت یۆرانیۆمی هەبێت یان توانای پیتاندنی یۆرانیۆمی هەبێت لە کاتێکدا ئێرانیەکان باز لەوە دەکەن کە پیتاندنی یۆرانیۆم هێڵی سووری ئەوانە. کەواتە کێشە و گرفت زۆر لە نێوانیاندا و دانوستانەکانیش زاتە بە هەر ئاقارێکدا بڕوات. من پێم وایە کە ئەم کێشە و گرفتانە لە ڕۆژانی داهاتوە زیاتر دەردەکەوێت، زیاتر ڕوون دەبێتەوە و لایەن گەلێکی دیکەش دەتوانێت کە ڕۆڵیان هەیە لەم دانوستاناندا زیاتر دەوریان ببینێت. کاک مەیسەم وەکو دەبینین کە خەڵکو لایەنە جۆرا و جۆرەکانی نێوخۆی ئێران لەسەر ئاکام و چارەنووسی دانوستانەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا هەیە. پێ دەچێت کە ڕایەکی هاودەست و هاو ئاهەنگ لە نێو خەڵکی ئێران و وەتەنانەت بەرەی ئۆپۆزیسیۆنی ڕێژیم بۆ ئەم پرسە نەبێت. لانی کەم دوو بۆچوون هەیە کە پێدەچێت زۆرینەی خەڵکی ناڕازی لە ڕێژیم پێی خۆش بێت کە ئەم دانوستانانە سەر نەگرێت و ڕێژیم تووشی چالشێکی جدیتر بێت کە ڕوخانی لێ بکەوێتەوە. لە لایەکی دیکەشەوە کەم نین ئەوانەی کە پێیان وایە کە بە ئاکام گەیشتنی ئەم دانوستانانە لە کۆتاییدا بە قازانجی خەڵکی وڵات دەشکێتەوە و دەبێتە هۆی تەوسعی سیاسی و ئابووری. جەنابەت لەم پەیوەندیدا چۆن بیر دەکەیەوە و ئەم بۆچوونانە چۆن دەکرێت ئانالیزە بکرێن؟ سەرەتا پێش هەموو شتێک پرسیارەکە ئەبێ وا دابڕێژێت کە ئێمە باز لە کام وڵات دەکەین و باز لە کام خەڵک دەکەین. ئەگەر مەبەستمان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بێت، من پێم وایە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ دەستکەوتێکیان نابێت چ بە ڕێکەوتنی ئێران و ئەمریکا و چ بە ڕێکنەکەوتن ئەگەری هەیە کە لە ڕێکنەکەوتنیشدا ئەگەر فشارەکان زیاتر بێ بۆ سەر ئێران و یان ئەوەی کە هێرش بکرێتە سەر پێگە ئەتۆمیەکانی ئێران زیاتر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان قازانجیان بەردەکەوێت. لە حاڵەتێکدا پێشووتریش باسم لێ کرد لە ڕێکەوتنی پێشووی ئێران و ئەمریکادا ئەو هەموو پارەیەش کە بە ئێران درا دەواازەی ئابووری کرایەوە بۆ ئێرانتوانی ڕێگەیەکی زۆری بازرگانی بۆ بکرێتەوە. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەمان دۆخی خراپی ئابووریدا بوون لەبەرەوەی کە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی داگیرکەرەوە ئەو هیچ ڕوانگەیەکی جیاوازی نییە بۆ ئەو خەڵکە. بەڵام بۆ ئێرانیەکان لەو ڕوانگەی ئێرانیەکانەوە دەتوانێت کە ڕێکەوتن قازانجی هەبێت بۆیان و بەشێکی خەڵکی ئێران بتوانن بوژانەوەی ئابووری ببینن لە وەک چۆن پێشووتر ئەمەش بینرا لە ناوخۆی ئێرانیەکانداوە بە دەستکەوتیشیان دەزانی. بەڵام هاوکات من پێم وایە کە ئەم دانوستانانە ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی چاوی لێ بکەین لە ئێستادا
ئەگەری سەرنەگرتنی زۆر زۆر زیاترە بەپێی ئەو قسانەی کە دەکرێت یان ئەو لێدوانانەی کە لەلایەن بۆ نمونە بەرپرسانی ئەمریکایەوە دەدرێت. وتم ستیڤ ویتکاف دەڵێت کە ئێمە ڕێگە نادەین ئێران توانای پیتاندنی 1% یۆرانیۆمی هەبێت لە کاتێکدا ئێرانیەکان بە هێڵی سووری خۆیانیان زانیوە و ئەمە دەتوانێت کە ببێتە هۆی ئەوەی کە ڕێکەوتن نەکرێت و تەنانەت دەستی ئیسرائیلیش بکاتەوە بۆ ئەوەی کە بتوانێت هێرش بکاتە سەر پێگە ئەتۆمی و موشکیەکانی ئێرانوە وەکو ئەو مۆدلەی کە بنیامین نەتانیاهۆ باسی لێ کردووە ڕێگەی بۆ خۆش بکرێت بەتە مۆدلی لیبی ئەمجارە هێرشێکی بەرفراوان بێت و ئەوەشی کە بمێنێتەوە و پاشماوەش کە بمێنێتەوە لێی بەڕێکەوتن ئەوجار لە دەستی ئێرانی بسێنەوە و هێزی بەرگری ئێران تەواو پوچەڵ بکەنەوە. لێرەدا یەکە من دەڵێم کە دانوستانی ئێران و ئەمریکا زۆر ناڕوونە، ناشەفافی تێدایە و لێدوانەکان زۆر زۆر جیاوازن و هاوکات لایەنێکی دیکەواتە ئیسرائیل توانایەکی زۆری هەیە بۆ ئەوەی کە بتوانێت فشار بخاتە سەر ئەمریکا لەم دانوستانانەدا کە ئاسایشی نەتەوەی و بەرژەوەندی نەتەوەی ئیسرائیل پارێزراو بێت. بۆیە تاکو ئێستا ئەوەی کە ئێمە دەیبینین و بینەرین بەرەو ئەو ئاقارە ڕۆشتووە کە نەتوانن بگەن بە تێکستێک نووسینێکی کۆنکرێت سەبارەت بە ئەو چەند گڕەش کە پێشووتر هەیەن بووە. هاوکات لە بەرابەری ئەمەدا کاتەکە زۆر گرنگە. تاکو مانگی ئۆکتۆبر دەرفەت هەیە تا پێش مانگی ئۆکتۆبر دەرفەت هەیە کە ئەگەر بیانەوە بگەن بە ڕێکەوتنێک بە هەر جۆرە لێک تێگەیشتنێک لە دوای ئەوە ئەمریکایەکان و بە ئیسرائیل زیاتر ئەتوانێت فشار بخاتە سەر ئەمریکایەکان و وڵاتانی ڕۆژاوایی بۆ ئەوەی کە پێی دەڵێن سناپباک مەکانیزم واتە گەڕانەوەی گەمار و ئابووریە قورسەکانی ساڵانی پێشوو بۆ سەر ئێران لە چوارچێوەی ڕێکەوتنی 2015دا کە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانی ئەو کات دەنگی پێداوە بۆ سەر ئێران توانێت بگەڕێتەوە ئەم گەمارویانە و زیاتر ئێران کردە ژێر فشاری ئابووریەوە. بۆیە ئێرانیەکان دەیانەوێت کە تاکتیکێک بەکارتێرن لە ئێستادا ئەویش ئەوەیە کە کات بکڕن هەم کارت دروست بکەن واتە لەسەر مێزی دانوستان کارتی زیاتریان بەدەستەوە بێ و هەم ئەوەش کە لەو کاتەی کە دانرابوو لە ڕێکەوتنی 2015دا تێپەڕن بۆ ئەوەی کە نەتوانرێت ئەو فشارە گەورە ئابووریە بۆ سەر ئێران دووبارە بێتەوە. بەڵام پێم وانییە کە ئیسرائیلیەکان ڕێگە بدەن ئەم تاکتیکەی ئێران سەر بگرێت و بۆیە پێدەچێت کە تەنانەت لە گڕەکانی داهاتوودا زیاتر ناکۆکیەکان باسی لێ بکرێت و خاڵی زیاتر بێتە بەرباز. بە ڕوانگە و هەروەها هەڵوێستی ئۆپۆزیسیۆن لە سەرپرسی دانوستانەکان بەگشتی هەست دەکرێت کە هێز و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ڕێژیم بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەی ئێرانن لەم بارەوە زۆر بێ قسە و پاسیڤن. ئێوە ئەم نائاکتیڤ بوونە چۆن بۆچی دەگەڕێنەوە؟ چ شتێک وای کردووە کەوا بێ؟ ئۆپۆزیسیۆن ئەگەر دووبارە بمانەوێت دابەشی بکەین ئەگەر ئۆپۆزیسیۆن مەبەستمان کووردە کە ئەبێ ڕوانگەکەمان جیاواز بێت و ئەو هاوکات ئەوانیش کە ئێرانیەکان پێم وانیە کە ئەوان ئۆپۆزیسیۆنێکی یەکدەستیان هەبێت ڕێکخراویان هەبێت ئەوەی کە هەیە لە نێوانی ئەواندا توانێت وەکو تاکە کەس بێت و تاکە کەسانە ناتوانن ئەو تواناییان هەبێت کە بتوانن کاریگەریان لەسەر بیر و بۆچوون یان تەنانەت پرسی دانوستانەکان هەبێت. بەڵام هاوکات لە نێوان کووردا ئەگەر من باسی لێ بکەم من پێم وایە کە پەیوەندی نییە بە تەنیا بە پرسی دانوستانی ئێران و ئەمریکاوە ئەوەی کە دەبینرێت لە نێوان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەوەیە کە نایەکگرتوویەکیان پێوە دیارە و نەیان توانیوە لانی کەم لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023 کە ڕۆژهەڵاتی نێوەڕاست وێنەیەکی نوێ لە خۆی نیشان دەدا ئێمە بینەری هەڵتەکاندنی یەکە سیاسیەکانین و ئێران پاشەکیەکی بێوێنەی پێکراوە لە لوبنان بۆ سووریا لە سووریا بۆ عێراق و لە عێراقی شۆفشاری لەسەر بۆ ناوخۆی ئێران هاوکات لە یەمەنە ئەو ڕێڕەوە گرنگە دەریاییە خەریکن لە دەستی دەردێنن لە خواردترەوە لە نزیک ئەوەی گەڕووی هۆرمۆز فشارێکی زۆر بۆ ئێران دروست بووە لە بەرابەر ئەم هەموو پاشەکشەی ئێرانەدا ئێمە ڕۆژهەڵاتی کوردستان حیزبەکان نەیانتوانیوە پێکەوە لە ژێر چەترێکدا هاوپەیمانیەکی نوێ پێک بێنن
بۆ ئەوەی کە لە ئەگەری ڕوودانی هەردۆخێکدا لە ناوخۆی ئێراندا دەتوانێت کە هێرشێکی بەرفراوانی ئیسرائیل بێت بۆ سەر ئێران بۆ سەر بنکە ئەتۆمیەکان ئێرانەوەمە دەتوانێت ئەو کێشەکە زۆر گۆڕانکاری بەسەردا بێت و ئەو کات زۆر درەنگە تەنانەت بۆ پێکهێنانی هاوپەیمانیش لەم دۆخی ئێستادا ئەم گۆڕانکاریانەکە کراوە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نیانتوانیوە پێکەوە لەژێر چەترێکدا پێکەوە یەک بگرن. من پێم وایە کێشەکە لەوەدایە کە ئێرادەی هاوبەش نییە لە ناوی ئەو حزبانەدا واتە ئێرادەیەک نییە بۆ ئەوەی کە بتوانن پێکەوە دابنیشن و گفتوگویان هەبێت و بتوانن ناوەندێک وەکو ئەوەی ناوەندی پێشووتر کە هەبوو ناوەندی هاوکاری حزبەکان دروست بکەن ئەم جارە گشتگیرتر بێت و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خۆیانی تێدا ببینەوە و هاوکات یاسا و ڕێسایەکی بۆ دابڕێژن کە ئەم یاسا و ڕێسایانە بتوانێت کە بیان کا بە خاوەنی بڕیار و لە دەرەوەی ئەو ناوەندە نەتوانن بڕیار بدەن واتر بڕیارداینەکان بڕیارێکی کۆبێت لەسەر بەرژەوەندی نەتەوەی کورد بەڵام بەداخەوە ئێمە تا گوێستا ئەوە نابینین و ئەمە وتم بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هێشتا ئێرادەیەکی هاوبەش لە نێوانی ئەو حزبانەدا بە شێوەی گشتی لە ناوی هەموویاندا بوونی نییە و تەنانەت لە دوای ئەم گۆڕانکاریانەش کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و پاشەکشەیەکی بەرفراوانی ئێران کراوە هێشتا لەسەر هەمان بۆچوونی خۆیان کە تاکو ئێستا نیاتوانێت ناوەندێک پێک بێنن. جگە لە کوردستان بەگشتی لە ئێران ئەی چۆنە؟ وتم لە ئێرانێک لە ناوی ئێرانیەکاندا ئێمە ڕێکخراومان نییە نایبینین کە چاوی لێ بکەین بڵین کە ئەوان بۆ نمونە حزبیان هەبێت ڕێکخراو بن یان ئەوەی کە توانایی ئەویانە هەبێت نفوزیان بڵێن نفوزیان هەبێت لە ناوخۆی ئێران ئەو شتانەیان نییە و تاکە کەسەکان ناتوانن لە دۆخێکی ئێستادا و دۆخێکی هەستیاری وەکو ئێستادا کاریگەریان هەبێت لەسەر پرسی دانوستان لەسەر بیر و بۆچوونی خەڵکی ئەوەمان بینیوە ئەزمموی پێشووتر هەبووە وەکو تاکە کەس کۆبوونەتەوە بۆ نمونە جۆرج تاون یەکێک لەوانە بوو ئەوان شکستیان خواردەوەدا نەیانتوانی بگەن بە درەنجامێک دەستکەوتێکی بۆیان نەبوو تەنانەت لە دۆخێکدا بوو کە خەڵک لەسەر شەقامە بوو ناڕازیش بوو بەڵام کاریگەریان نییە بۆیە ئەوەی ئێرانیەکان دەبێت لەو ڕوانگە و سۆنگەوە چاوی لێ بکەین کە لەبەرەوەی کە ڕێکخراویان نییە لەبەرەوەی کە پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ خەڵکی ئێراندا نیە لەگەڵ خەڵکی خۆیاندا نیە ناتوانن ئەو کاریگەریانە هەبێت کە بۆ نمونە لایەنی کوردستانی هەیەی لەبەرەوەی کە پەیوەندی هەیە هاوکات ڕێکخراوترن و ئەمشیان نیشان داوە لە ئەزمونونەکانی پێشودا چی لە مانگرتن داوێت چی لە خۆپیشاندانەکاندا و ئەمە پێم وایە کە ئەوە جیاوازێکی زۆر بنەڕەتیە بۆیە من دەڵێم کە بدە لە دوو ڕوانگە و لە دوو دنیای جیاوازەوە چاوی لێ بکرێ بابەتەکە. بەڵێ کاک مەیسەم کاریگەریەکانی ئەم دانوستانە لەسەر دۆخی سیاسی کوردستان ئەگەر باسێکی لێ بکەین حیزبە سیاسیەکانی کوردستان لەم پەیوەندیدا کەمتر دەچنە نێو وردەکاریەکانەوە هەرکە لە پرسیارەکانی پێشوش ئاماژت پێدا و هندێک پێیان وایە کە کێشەی کورد لە ئێران پێشینەیەکی زۆر دوور و درێژتری لە کێشەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی هەیە بە جۆرێک نایان هەوێت کە ڕەوتی زوتنەوەی سیاسی کوردستان لە کانتێکستی کێشەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامیدا باسی لەسەر بکرێت پێتان وایە ئەم دوو بابەتە پەیوەندێکی ئەو تۆیان پێکەوە نییە یاخود هەیە؟ دوو پرسی جیاوازە بێگومان لەبەرەوەی کە پرسی کورد یان پرسی کوردستان پرسی نەتەوەیەکە کە خاکەکەی داگیر کراوە و هەوڵ و تەقەلای ئەوەیە کە بتوانێت دەسەڵاتی سیاسی بگەڕێنێتەوە بۆ سەر خاکەکەی خۆی پرسی دانوستانی ئێران و ئەمریکا پرسی دوو دەوڵەتە کە بەریەکەوت بەرژەوەندەکانیان بەریەک کەوتون و ئەم بەرژەوەندی دەتوانێت لە شوێنێکا یەکیش بگرێتەوە لە کاتێکدا و کێشەکانیشان پێکەوە چارەسەر بکەن بەڵام ئایا پرسی کورد لەبەرەوەی کە خاوەن پرسێکی سیاسیە کورد و دەیەوێت کە لە چوارچێوەیەکدا کە داوای دەوڵەتی خۆی بکات یان مافی خۆی دەکات و پرسی داگیرکاری و داگیرکرا و لێرەدا بوونی هەیە دوو پرسی جیاوازە بۆیە دەتوانێت کە کاریگەری هەبێت دانوستانەکە تەنانەت بۆ کوردوتم لە سەرەتاوە باسی ئەوم کرد کە لە ئەگەری ڕێک نەکەوتندا لە نێوان ئەمریکا و ئێران و هاوکات ئەو هەڕەشانەی کە ئیسرائیل دەیکا بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران یان بنکە موشکیەکانی ئێران دەتوانێت کە هێرشی ئیسرائیل گۆڕانکاریەکی بنەڕەتی لە هاوکێشەکەدا دروست کەوێتە زۆر بە قازانجی کورد تەواو دەبێت کە ئەزمموی بەشەکانی دیکەی کوردستانی جێگەر لە بەرچاو بگرین بۆ نمونە
باشووری کوردستان یان ڕۆژاوای کوردستان لە لاوازبوونی دەوڵەتی ناوەندیدا و هاوکات هێرشێکی دەرەکیدا بووە کە توانی ومانە کورد لەو بەشانە توانی بێتی قەوارەیەکی فدرال بۆ خۆی دەستەبەر بکات و دەتوانێت کە ئەم ئەزمونە لە ئێرانیش دووبارە بێتەوە هاوکات لە ئەگەری لاوازبوونی دەوڵەتی ناوەندی داواتە لاوازبوون مەبەستی من لاوازی سەربازی ئێرانە لەسەر خاکی کوردستان و هاوکات پاشەکشەیەکی گشتی کە پێکراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا و ئەو بزوتنەوە ناڕەزایەتی کە چی لە کوردستان و چی لە بەشەکانی تر نەتەوەکانی تر و چی لە ناو ئێرانیەکاندا هەیە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە ئەم هاوکێشەیە زۆر زیاتر گۆڕانکاری بەسەردا بێت و بۆشایی هێز دروست بکات لە کوردستاندا. دروستبوونی بۆشایی هێزەکەس کە دەتوانێت کە کورد وەکو هەلێکی زێڕین بەدەستی بێرێت و بتوانێت دەستکەوتێ بێت. بەڵام هاوکات دووبارەی دەکەمەوە دروستبوونی بۆشایی هێزیش لە ئێراندا و لە ڕۆژهەڵاتی کوردستاندا پەیوەندی بەوە هەیە کە چنێک حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێکەوە هاوڕان چنێک ڕێکخراوترن و لە ژێر چەترێکدا پێکەوە یەکتر دەتوانن سەرپەرشتیاری گۆڕانکاریەتی وەها گەورە بکەن. پێم وایە کە ئەگەر زیاتر بیری لێ بکرێتەوە و لەم قۆناغەدا کە زۆر هەستیارە و لە چرکەیەکدا دەتوانێت کە گۆڕانێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕوو بدات پەیوەست بە ئێران پێم وایە کە ئەبێت خێرایی زیاتر بدرێت بەوەی کە نزیکبوونەوەی لە نێوان حیزبەکانە ڕوو بدات و هەمووەکو ورەیەک بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و هاوکات وەکو ئامادەکاریەک بۆ ئەوەی کە ئەگەرێت گۆڕانکاریەک لە ئێرانە ڕوویدا بتوانرێت کە ئەو بۆشاییە ئەو هەلەکە تێتە پێشەوە بە باشترین شێوە بۆ بکرێ بەدەستکەوت بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر باشە کاک مەیسەم هەروەکو ئەوەی کە لە پرسیارەکانی پێشووتریشدا ئاماژەمان پێدا بە هاتنی دۆناڵد ترامپ بۆ کەنداوە لەم یەک دوو ڕۆژەی دواییشدا کۆبوونەوەی وڵاتانی لووتکەی عەرەبی ئەمە چ تەئسیرێکی لەسەر خەڵکی ئێران بەگشتی باسمان لە کوردستان کرد کە چۆنە بەڵام خەڵکی ئێران بەگشتی چ تەئسیرێکی داناوە؟ من نازانم من ئامارێکم بەدەستەوە نییە و پێم وانییە ئامارێکیش گیرابێت لەسەرەوەی کە خەڵکی ئێران چۆن ڕوانیویانە بە هاتنی دۆناڵد ترامپ بۆ ناوچەکە لە کاتێکدا پێش سەردانی دۆناڵد ترامپ باز لە کۆشکی سپی و باز لەوە کراکە نێوی خەلیجی عەرەبی خەلیجی فارس بگۆڕێت بۆ خەلیجی عەرەبی و ئەمەتوانێت و ئەمە تەنان لەلایەن بەشێک لە ئێرانیەکانەوە ترسێکی دروست کرده بوو بۆیان کە ئەو گۆڕانکاری ئەگەر ڕوو بدات دەزانن کە مەبەست دوو ڕوانگەیە ئەو گۆڕانکاریەت لێدانە لە ناسیۆنالیزمی ئێرانی ناسیۆنالیزمی فارسی ئێرانی و هاوکات مەبەست لێ ئەوەیە کە ڕەوایی بدرێت بە ئیمارات کە ساڵانێکی زۆرە باز لە دەست بەسەرداگرتنی سێ دۆرگێ دەکات کە پێ دەڵێن ئەوەی تونبی بچووک تونبی گەورە ئەبوو موسا ئەمە بەشێک لە ئێرانیەکانی ناڕازی کردبوو و دڵخۆش نەبوون تا هەستێکی زۆر ترش دڵڕاوکەی کشانە بوو بەڵام لە کۆی گشتیدا من هیچ ئامارێکم بەدەستەوە نیە نازانم کە ئێرانیەکان چۆن لە سەردانی دۆناڵد ترامپ ڕوانیویانە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر باشە گرمان هەیە ئاکامگیریەک لە باسەکەماندا بکەین ئەگەر لە هەر سێ سێناریۆی گەیشتن بە ڕێکەوتنێکی دوولایەنە ڕێک نەکەوتن و کۆتایی بە دانوستانی هەمیشەیی یان درێژەی ئاڵوزیەکان بە شێوەی 12 ساڵی ڕابردوو قسە لە کاریگەریەکانی هەر سێ حاڵەتەکە لەسەر بزوتنەوەی مافخوازانەی نەتەوەکان بکەین ئێوە چ پێشبینیەک دەکەن؟ من پێم وایە چی ئێران ڕێکەوتن بکات چی ڕێکەوتن نەکات ئێران دۆڕاوە لەبەرەوەی کە لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەم گۆڕانکاریانە کە ڕووی داوە هەموو کاتێک باز لەوە دەکرێت کە ئیسرائیلیەکان باز لە چەسپاندنی نەزمێکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکەن و بەمانەوەی ئێران بەم دۆخەی ئێستا لەم چوارچێوەی ئێستا چ بە چوارچێوەی دەسەڵات وەکو کۆماری ئیسلامی و چ بە چوارچێوەی جوگرافیاییەکەی بەم جۆرە کە یەکدەست من پێم وایە کە ئەو نەزمە ناچەسپێت بۆیە ئێرانیەکان چاوەڕوانی گۆڕانکاری گەورە دەکەن چ لە ئاراستەی دەسەڵاتەکانەوە چ لە ئاراستەی جوگرافیادا بە تایبەت لەو ئاراستەیەدا کە ئەزمموی سووریە تا ئاستێک ئەزمونێکی سەرکەوت و چاوی لێ دەکەن ئیسرائیل و ئەمریکاوەکو بە هەرێمکردنی وڵاتان هاوکات بۆیە دەڵم کە ڕێکەوتن بۆ ئێران ڕێکەوتنێکە لە بۆ ئەوەی کە بتوانێت بۆ کورت ماوەش بێت دەسەڵاتی خۆی بپارێتەوە مانەوەی خۆی دەوڵەتی ئێران بۆ مانەوەی خۆی هەوڵ دەدات کە
ڕێکەوتنێکی کورتماوەشی ئەگەر دەستکەوێت بە باشی دەزانێت. ڕێکەوتن نەکات هاوکات ڕەوایی زیاتر بە ئیسرائیل و بە ئەمریکا دەدرێت بۆ ئەوەی کە ئەو باسانەی کە هەیە کە دەڵێن کە ئێرانیەکان دەیانەوێت بۆمبی ئەتۆمیان چەکی ناوەکی دروست بکەن، ڕەوایی زیاتریان هەیە بۆی کە هێرش بکەنە سەر پێگە ئەتۆمی و پێگە سەربازیەکانی ئێران، پێگە موشکیەکانی ئێران. من پێم وایە کە ئەمریکایەکان بۆ حاڵەتی سێومە دۆخی سێوم کە باسی لێکرد ئەوەی کە درێژێ پێ بدرێوەکو 12 ساڵی ڕابردوو، من پێم وانی کە ئەمریکایەکان وەبەت ئەبەت ئیسرائیل ڕێگە بدەن کە دووبارە ئەم ئەزمونە درێژەی هەبێت. هەر لە ئێستادا دۆناڵد ترامپ کاتی دیاری کردووە، 2 مانگ کاتی دیاری کردووە، دەڵێت کە لەم 2 مانگە گەیشتین بە ڕێکەوتن باشە. ڕێکەوتنێکیش لە چەشنی مۆدەلی لیبیە، واتە ئەوەی کە بنیامین نەتانیاهۆ باسی لێ کردووە. بۆی دڵم کە ڕێکەوتنیش بکرێ ئێران دۆڕاوە و ڕێکەوتن و توێتی ڕێکەوتن نەکرێ ئێران زیانێکی زۆر گەورە دەبینێت و جۆرێک باسی لێ کردووە کە مەبەست هێرشی سەربازی بێت بۆ سەر پێگە ئەتۆمی و موشکیەکانی ئێران. بۆی لەم 2 حاڵەتەدا من پێم وایە کە ئێرانیەکان هەڵسەنگاندنیان هەر لەو ئاراستەدایە، دەزانن کە لە دۆخێکی باشی ناوچەیی و ناوخۆییدا نین. چەند ڕۆژ پێش پزیشکیان کە لە لووتکەی لە ئەوەی تاران گفتوگۆیەکیان هەبوو باسی لێ کرد کە بە قسەکانیە کە باسی لێ دەکرد و باسی دۆخی ئێران و ڕێکەوتن و ئەو بابەتانی دەکرد، هەمووی ئەوەی دەردەخست کە ئێرانیەکان لە ئاستی سەرەوە بە تایبەت سەرۆ کۆمارەکەیان گەیشتن بۆ درەنجامەی کە دۆخی هەرێمیان باش نییە و هاوکات ڕێگەشارەیان تاکە ڕێگەشارەیە کە دەبینەوە ئەوەیە کە بتوانن مانەوەی خۆیان مسۆگەر بکەن بۆ کورت ماوەش بێت. چۆنە مانەوەی مسۆگەر بکەن و بیان هەوێت ئایا ئەزمموی پێشووتر دووبارە بکەنەوە؟ من پێم وایە کە ئیسرائیلەکان ڕێگە نادەن و ڕێگە نادەن ڕێکەوتنێک لە جۆری ئەوەی پێشووتر بێتە بەرباسییان واژۆ بکرێت لە کاتێکدا بەرژەوەندی نەتەوەی ئیسرائیل لە بەرچاو نەگیردرێت و دۆخەکەش کاتەکەش کاتێکی زۆر جیاوازترە. ئێمە لە 2 ساڵی ڕابردوودا لە دوای 7 ئۆکتۆبری 2023ەوە بینەری ئەوە بوون کە ئێرانیەکان زیاتر لە 2 جار هێرشی ڕاستەوخۆیان کردە سەر ئیسرائیل لە ناوخۆی ئێرانەوە و ئەمە ئیسرائیلەکان بە وردی هەڵسەنگاندنی بۆ دەکەن بۆی کە بە هەر جۆرێکە هەیە بنبڕی بکەن ئەو کێشەیە. عەقڵی ئەوان، خوێندنەوەی ئەوان خوێندنەوەیکی دەوڵەتیە لە سیستمێکی ئانارشیستی داوە. پێم وایە کە هەر لەو ئاراستەیەشدا هەنگاو هەڵدەنێن بۆی هەڕەشەکانیان سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی بەتەنیا نییە، سەبارەت بە پرۆگرامی موشکی ئێرانیشە. بەڵێ کاک میسەمووک و دوایین پرسیارمان بزوتنەوە ناڕزایەتیەکان لە ئێران و کوردستان بەرەو چ ئاقارێک دەڕۆن لە دوای ئەو ڕێکەوتنە کە بکرێ یاخود نەکرێ؟ بزوتنەوەی ناڕزایەتی لە ڕاستیدا من نازانم هەروچە ئاقارێک دەڕوا لە دوای ڕێکەوتن، بەڵام ئەوەی کە من دەزانم من ناتوان بەسەر ئێران قسە بکەم لەبەرەوەی کە من هیچ زانیارێکم لەسەر ئەوان بەدەستەوە نیە، بەڵام ئەوەی کە لەسەر کوردستان هەیە تاکو ئێستا چ بە ڕێکەوتن چ بە ڕێک نەکەوتنە پێشوەکانیش کێشەکان ئەوەی کە هەبووە بزوتنەوەی نەتەوەخوازی خەڵکی کوردستان زیاتر بەرەو گەشە سەندن فرۆشتووە، بە تایبەت لە دوای شۆڕشی ژینا و دواتر ئێمە بینەری ئەوە بووین کە خۆپیشاندان گەلێکە هەبووە، دروشم گەلێکە دراوە لەناو ئەو خۆپیشاندانانەدا زیاتر بەرەو ئاراستەیەکی نەتەوایەتی چوارچێوەیەکی نەتەوەیی کوردستانی پێوە دیار بووە. بۆیە من پێم وایە کە خەڵکی کوردستان هەر لە هەمان ئاراستەیەدا هەنگاو هەڵدەنەوە و ئەگەر دەرفەتیش بێتە پێشەوە بتوانن کە یان بۆشایی هێز دروست بکرێ، پێم وایە کە خەڵکی کوردستان توانایی ئەویانە هەیە کە بتوانن ئەو بۆشاییە ئەو هەلە بەباشی پڕ بکەنەوە بیکەن دەستکەوتێکی زێڕین بۆ خۆشیە. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەم جارەی ڕۆژهەڵاتی نوێمان. کاک مەیسەمی مرادی لە وڵاتی دانمارکەوە. سپاس. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، لێرەدا گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی ڕۆژهەڵاتی نوێشمان. تا دەروبەی گەشتنەوەیەکی تر هەر شاد و کام بەرامبن. خواتان لەگەڵ.